پاکیزەکان سڵاو لێبێ تەندروستی و چۆنە تۆم ڕۆ دوو جار ڕەوانی نەخۆشخانە کرای تەندروستیم بشکر لەخوا بەزیابێ دوو جارێ ڕێک ئەمڕۆکە هەروەک موعجیزەیەک وا بوو خوا پێی پیشان ناین چوومە کەناری مەرگ و گەڕامەوە بەڵام خوا پێی وتین کە ئەبێ نامەکەت تەواو بکەی ئەو نامەیەومانە بەسەر شانتانە ئەبێ بیگێنن ئەویش شێرکردنەوەی میلەتەکەتانە ڕێخستنەوەی میلەتەکەتانە گۆڕینی دەستور و عادەت و جارێکی تر بە ژیانکردنەوەی میلەتەکەتانە وەکو ئەوەی کە جاران چۆن میلەتێکی یەکویز بووین یەکڕیز بووین شار و شارچێتیمان نەبوو حیزب و حیزبێتیمان نەبوو هەموو هەر کورد بووین ئەبێ ئەو نامەیەمان تەواو بکەین. دکتۆرەکان ئەڵێن چی؟ ئاماژەی باش نایەن بۆ من بەس ناچمێ وەرەی خۆم و خەڵکیش بڕوخێنم بەس ئاماژەکانیش باش نین. لەم چەند ڕۆژەیە کە ماوەی 6 ڕۆژە ڕۆڵی ڕاگەیاندنەکان چۆنە بینی تا چەندێک توانیوانە پەیامی ئێوە بە دروستی بگێنن؟ من ئێمە لەم دنیاش و لەو دنیاش خەرزاری ڕاگەیاندکارەکانی بە هەموو کەناڵەکانەوە هەتا بەوانشی کە زەنیان زەمە و خراپەکانیشیان گەیاندووە چکە بە هەموویەوە گەورەکردنی ئێمەیە لەگەڵ ئەم کەناڵێک ئێوەدا 1964 یەکەم کەناڵ بوو من تەحەدایەکەم لەگەڵا کرد تەحەداکەی بردەوە وتی حاڵتان چۆنە لەوێرە وتم واین کاکە دیلان وتی حاڵێ چۆنە وتم حاڵمان وایە وتی وەڵا بڕواناکەم وابێ یعنی ئێوە لێرە ئەمێننەوانی و لە ناو پەڕوەیە و ناچنە ناو سیارەکانتان وتم نەر سیارەم پێ نییە وتم بڕوان ناکەی وتینە وتم وەرە وەکو تەحەدایەک ئەم شەوە پێکەوا بێ. چۆن بوو دیلان؟ شەوەکە زۆر سارد بوو بەڕاستی من بۆ ماوەی 40 کاتژمێر نەخەوتم هەتاکو کارەکەمان دروست کرد بەڵام شەوێکی سەخت بوو بەڕاستی لەبەر ڕەشەبای بناری گۆی شەشە ئەم ڕۆژەیە ئێمە ئەمەمانمان گرتۆ بەس ناشخەوین خەویشمانە ناڵی بۆ لەسەر ماو لە برسا باوەڕ قەنەعەتێ بێ لەسەر ماو لە برسا ئێستا خێمەکە گەرمە لە بروی خەڵکە بە ئەو خەڵکە ئەڕاتەوانێ ئەوەندە ساردە برسیشمانە خەومان لێ ناکەوێت. وای تەندروستیشی باش بۆ تۆ بەی وای ئەوەی کە بگەن بە داوەڕەوەکانی خۆتان. سپاس دەکەم. وتیان ئەمڕۆ زۆر بۆ من گریاوی چۆلەکەکە بۆی گێڕاوە بێتاقەت بووین بەڕاستی بۆ و لەبەرەوەی کە دووەم جار کە ڕۆیشتی ناخۆش بوو ینی بێ ئەمەد بوون لێم باوەکو وان ئەڵێن ورە دەبەر نایی قوربانتان بوو سوپاستان دەکەم بۆ هەر کەسێک کە بە خەمی ئێمەوە سوپاس بە هەموو میدیاکارەکان بە تایبەت کەناڵەکەی ئێوە.